یەک لەو تەکلیفانەی کە خوای گەورە لەسەر ئافرەتی مسلمانی ئیماندار فەرز کردووە حیجابە. خوای گەورە بە ئاەتی پیرۆز لە سوورەتی نور هەروەها لە سوورەتی حوزورات لەو دوو ئاەتە پیرۆزەدا گە تەمەشا بکەین خوای گەورە ئەمری بە ئافرەتی مسلمان کردووە کە خۆی داپۆشیتن. هەروە بێتەوە لەو ئاەتە پیرۆزەدا دەفەرمیتن وەلا یبدینە زینەتەهن جوانی خۆشی بە دەرنێخیتن وەلیەضربنە بخمورهن. ئەو خمورە مەبەستی سەرپۆشە، ئەو سەرپۆشەی کە ئێمە ئاشنای پێین تەمەشا دەکەین کە ئافرەتی مسلمان سەرپۆشەکەی لەسەر خۆی دەکاتن. ئەو سەرپۆشەش بەڕاستی دیارە خۆی گەورە خۆی دەزانی ئینسانەکانی خۆی دروست کردووە، دەزانی چێن دەرەی جێی سەرنجالوی ئەمر دەکە کە ئەو جێگایانە داپۆشیتن. هەروەها لە ئاەتەکەی سوورەتی حەزابیش خۆی گەورە کە دەفەرمی بە ئەمر بە پێغەمبەر دەکە کە ئەویش ئەمر بە خێزانەکانی خۆی و هەروەها بێتەوە ئەمر بە کچەکانی خۆی و بە ئافرەتانی ئیماندار بکاتن کە خۆیان داپۆشن. لە هێندێرێش خۆی گەورە ئەمر دەکە کە جلوبەرگەکەیان بەبەرینی و یعنی وەکوورە تا خوارەوە بێتن. ئەلەو دوو ئاەتە پیرۆزەدا بەڕاستی شەرعیەتی حیجابمان بۆ دەردەکەوت کە حیجاب فەرزە لەسەر ئافرەتی مسلمانی ئیماندار کە پێویست دەکا ئەو فەرزە هەر وەکو فەرزەکانی تر وەکو نوێشکردن وەکو ڕۆژوگرتن وەکو فەرزەکانی تر ئەویش جێبەجێ بکاتن. بۆیە ئێمەی ئافرەتی مسلمان ئیماندار پێویست دەکا زۆر ئیحتیمام بەو فەرزە گەورەیە بدەین کە خوای گەورە ئەمری بە ئێمە کردووە.